بڕیارە لە ڕۆژی 13 مانگی ئەیلول هەڵبژاردننی پەرلەمانی لە وڵاتی نەرویژ بەڕێوە بچێت کوردێک خۆت خاتونێکی کورد بەشداری دەکات لەو هەڵبژاردنە و کاندیدی پارتی چەپی سۆسیالیستە ئەویش خاتوڤیان ئەحمەد حەمەلاوە کە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمانە بێت. ڤیان خان سڵاوت لەبێ، سوپاس بۆی کە میوانی ئێمەی. ئەمەوێت بەو دەست پێ بکەم بزانم چۆن بڕیاری ئەوەدا کە لە کاری سیاسی لە نەرویژ بەشداری بکەیت. بەیانتان باش و سڵاوتان لەبێت. لە بنەماوە من لە 2012ەوە لە 2002 هاتمە وڵاتی نەرویج. بەڵێ ئەفودەن کە بڕە لە 2002 هاتمە وڵاتی نەرویج. ئەو تاقەوە نەرژەیەکە تێمان بووە هەر لە کوردستانەوە دروست بۆ کە لە مناڵیەوە. ڤیان خان سەوتت بەباشی گاتە لای ئێمە قسە بکە. زۆر چاکە. هەر لە 2002 کاتم وڵاتی نەرویج ئەو تاقە و ئەنەرژیم تیا بوو کە ئەبێ بەشدار بم لە پارتێکی نەرویجیە لەبەرەوەی لە مناڵیەوە هەر لەگەڵ شۆڕش و کوردایەتیەوە گەورە بووی. ئەویش لە 2000 تقریبا 19ەوە بەشداریم کردووە بە ئەندامی پارتی چەپی سوسیالیست. باشە لە هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەماندا خات و ڤیان چەند حیزب بەشدارن لەو هەڵبژاردنەیە؟ حیزبەکانمان زۆرن. ئێستا 4-5 حیزبی تازەش دروست بووە بە بۆنێەوەی ئێمە لە بینی گەڕەکەکانەوە کامێری چاودێری دانراوە بۆ ئەوەی کە کاتێک منەکەمە سەر ئیشەکەم بۆ ئیسارەکەم تر بەکاربێنم. ئەو پارتێکی تر بخواان دروست بووە کە دش بۆ کامێرانن. پارتی تقریبا 15 پارتمان هەیە. کێ ئەو پارتانە کێن کە سەرەکین و ڕکابەریەکەن لەسەر بەدەستێنانی زۆرترین کورسی پەرلەمان؟ بەڵێ لە 2007ەوە تا ئێستا پارتی دەوڵەمەندەکان بەناوبانگە لە نەرویج کە معنەشیان پارتی ئیتفاقە نەرویجی خۆمانە وەکو پارتی پێنجسترا، پارتی هۆیرە، FRP. ئەم سێ پارتە لە 2007ەوە حکوومەتیان گرتووە دەست. بەڵام بە قووەتەکان و ئەوانەی کە ئێستا لەگەڵ ئەوانە بربەرەکانین کە ئەبێ حکوومەت بیرێتەوە دەست خەڵک، حکوومەت بۆ خەڵک بێ، نەرویج بتوانێت هەموو کەس مافی هەبێت کە هەموو شتەکان وەکو یەک بێ. ئەویش پارتی کرێکارانە، پارتی چەپی سۆسیالیست کە پارتەکەی منە، لەگەڵ پارتی ڕۆدەکان، لەگەڵ پارتی سەوزەکان و ژینگە. باشە ڤیان خان، هەمیشە کاتێک پارتێک ژنێک کاندی دەکات یاخود پیاوێک کاندی دەکات پێویستە کات کە متمانەی ئەو پارتە بەدەست بهێنی. تۆ چیت کرد کە وات کرد متمانەی پارتی چەپی سۆسیالیست لە نەرویژ بەدەست بێنیت و هەنگاوەکانی کاندیدکردنت چۆن بوو؟ من لە خولی هەڵبژاردننی شارەوانەکانی شاپیای بووم، بەڵام لە شارەوانەکانە قانونەکان جیاوازترە لەبەر ئەوەی تۆ کە لیستەکاندا ئەبەزێ توانی خۆت بڵێ من ئەتوانم بەشدار بم. بەڵام لە پەرلەمانە قانون تایبەتی خۆی هەیە ئەبێ ئەوان لە دەستەی سەرۆکایەتیەوە تۆ هەڵبژێرن. ئەمە شەڕا بە ئاسانی نایە لەبەر ئەوەی ئەبێت تۆ مێژوویەکی پاکی جوانی لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی پۆلیسەوە، لە ڕووی حاڵەتی کۆمەڵایەتی و شادەور و ئەو ژینگەی کە تۆ تایە ئەژیت. کەواتە مەرجی تایبەت بەخۆی هەیە بۆ نمەدەوەی کۆمەڵێک مەرجەیەکە و پارتە دیاری دەکات تۆ دەبێ و مەرجانە تێدا بێ ئەنجا کاندید ئەکەن بۆی کە بەشداری هەڵبژاردن بکەیت؟ بەڵێ دەبێ و مەرجانەتیا بێ بەتەکید لەبەر ئەو مەرجانەتیانە بێت تۆ نوێنەری و حیزبەی بە تایبەتی ئێمەکە پێمان ئەڵێن لە پشت ئێمەوە کلتورێکی تر هەیە، وڵاتێکی تر هەیە، ئاسان نییە هەروە بە ئاسانی بێبیتە کاندیدی پەرلەمان. باشە ڤیان خان، ئەو شێوازی کاندیدکردنی بڵێن کەسەکان بۆ پەرلەمانی یاخود بۆ حیزبەکان کە کاندیدانەکەن بۆ پەرلەمانی نەرویژ، ئەم کەسانە حیزبەکان دیاریەکەن کە توانا و لێهاتوویان هەیە یاخود نەخێر ئەبێ خەڵک بڕیار لەسەر ئەوە با ڕاپرسیەکەکەن لە ناو خەڵکە کە ئەم کەسە تواناکەی چەنە و تا چەند ئەتوانێت بێتە نوێنەرێکی
باش و لێهاتوو لە ناو پەرلەمانە یعنی بۆ مەسەلەی کاندیدکردنەکە. بەڵێ لێرەدا بە حیزبەکەت بڕیار بە حیزبەکەش لە سەروی ئێستا من خۆم لە ئەندامی ئەنجومەنی شارەوانی ئەندامی ئەنجومەنی حیزبەکەی خۆمم لێرەدا ئەبێ سەرۆک حیزبەکان بۆ نمونە ئێستا سەرۆکی حیزبی شارەکەی کەلتە ئەژیم زۆر بڕیاریا بوو کە ئەبێ من لە لیستەکەی ئەبم بۆیە ئەبێت حیزبەکە خۆی بڕیار بە. باشە ڤیان خان خۆی کار و کای سیاسی تا ڕادێک کارێکی قورسە و ئەگەر ژنبی قورستر و ئەگەر لەگەڵ لە وڵاتێکی بێگانش بەتر لە وڵاتێکی خۆت ڕەنگە ئەمە قورسەکان زیاتر بکات. ئەمە بۆ تۆ چۆن تێپەڕێ چۆن مامەڵە لەگەڵ ئەمەیەکەیت؟ وەڵاهی تا بڵێ ئاسان نییە بەڵام ئینسان کە تاقەیەکی تابێ ئەتوانێت ئەوە بەدەست بێنێت. بۆیە من ڕێنمایی هەموو ئافرەتان بە کوردستان و بە وڵاتانی ترەوە ئەەکەم کە لە پێویست ناکە چۆک دادن پێویست ناکە بە قسەیەک دوان سیان ورەتان بڕۆخێ ئەبێ ئینسان لە هەوڵا نابێ. ئاسان نەبوو من لە 2002 کە هاتمە نەرویج کوڕەکەم 4 ساڵ بوو هیچ شتێکم نەبوو نەمەتوانی بچمە دەورەی زمانی نەرویجیش دانیشتە بووم لەگەڵ مناڵەکەمە لەگەڵ کوڕەکەما کە لە ڕەوزە بوو کە وەرەقەیان وەردەکرد کە هەفتانە چی ئەەکەن دانیشتم وشە بە وشە کردومە بە کوردی بۆ ئەوەی هەم لە مناڵەکەم بۆ هەم زووش خۆم بچمە و سەمپۆنەکەەوە کۆمەڵگاکەوە بۆ ئەوەی بتوانم خۆم بدۆزمەوە. هەروە ئاسان نییە تۆ لە وڵاتێکەوەی اقتصادت هێشتا هیچ اقتصادێکرد نییە کلتورەکە ناناسیت زمانت نییە. کاتێککە تۆ لە کوردستان ژیاوی خۆت با گراوندێکی کای سیاسی هەبووە ئەوەندەی من لە قسەکانی گەشتم. بەڵێ خۆم لە پێشمەرگێکی پچکۆلانە بووم هەر لە مناڵێەوە باوکی خۆم بە 4 ساڵ نبینی و لە بەرەوەی هەر لە شار بووین و باوکم لە شاخ بووە دوای ئەمانە کە تێپەڕیوە لە ئازادی کوردستان و ئەوانە هەر بەشدار بووین لە هەموو گۆڕانکاریەکانە دوای ئەوەش هاوسەرەکەشم هەر سیاسیە بۆیە لە ناو خێزانێکی سیاسیە هەرژیاوم ئەمەش دوور و نزیک نەرویجەکان ئەڵێ لە خوێنە دروست بووە بە ئاسانی نابێت بۆیە یعنی ئەو تاقە و ئەنەرژیم هەرکا بە بۆیە توانیمە بگەمەم ئاستەی کە ئێستا هەیە و هەوڵم بۆیە ڕاستە زۆر بربەرەکانیش کراوە زۆر کەس وتی ئەمە چیە کاتێکی خۆڕایە بەتابەتی لە وڵاتی نەرویج کە تۆ کاری سیاسی ئەەکەی وەکو وایە پچی بۆ قاعایکی ڕاضە تەمرینکەی ئارەزووکی خۆتە نەپارە وەرەگری هیچ سودمندێک نابیت لەبارەی اقتصادەوە بەڵام ئەوەیە تۆ شخصیەتی زۆر ئەناسی ئەچتە ناو کۆمەڵگاکەوە ئەچتە ناو حکومەتەوە ئەزانی چییە بی ئەو قانونانەی کە تۆ ئەیزانی کەسێکی ئاسایی نایزانێت بۆیە من زۆربەی کاتۆڵم ناوە لە نزیکەوە ڕوونکردنەوە بەم بەو گەنجانەی کە لێرن بتوانم بە چاوڕوونیەکیان بەمێ بۆ ئەوەی بەشدار بن لەبەرەوەی ئێمە شێکێکین بەتایبەتی ئافرەت زۆر کەمە بە خۆشحاڵی من یەکەم ئافرەتی کوردم لە هەر چوارپاچەی کوردستان لە تاریخی نەرویجاکان لێتکرابم بۆ پەرلەمان. باش خات و ڤیان بە شێوەیەکی گشتی بەرنامە و پرۆگرامی پارتی چەپی سۆسیالیست لە نەرویج چییە و ئەو بەرنامەی کە دایناوە بۆ هەڵبژاردن و ئەوێت چی بە خەڵک بڵێ ئەوێت چی پێ بڵێت کە لە داهاتووە ئەگەر بچێتە پەرلەمان چی ئەکا بۆ خەڵکی وڵاتە؟ پارتی چەپی سۆسیالیست پارتەکەی ئێمە پارتێکە پشتگیری هەموو نەتەوەکانەکە کە وڵاتیان نییە کە لەژێر چاوسانەوە تا ئێستا ئەمە وەکو دەرەکی وەکو ناوەکیش ئێستا لە نەرویج گرانێکی زۆر هەیە خێزانی نەرویجی ئەو پارەی کە وەری ئەگرێت ناگاتە سەر ئاستی ئەوەی کە بە تەواوەتی بەڵێ پێی ئەژی هەموو کەسێک نان و ئاو ژیانی هەیە کەس سەرجادە نییە کەس برسی نییە بەڵام لە وڵاتێک کە ساحێبی خاوەنی نەوت بێ ئەبێ کۆمەڵگاکەی و خەڵکەکەی باش بژێت بۆ نمونە ئێستا ئێمە وەکو لەبەر من خۆم لە بواری پەروەردەیە کارەکەم زۆر پێداگریەکەین لەسەر ئەوەی کە ئەبێت بڵێن دوای مەکتەب لە پۆلی یەکەوە تا پۆلی 4 پێیان ئەڵێن کە ئەو بدایک و باوکەی کە کاریان هەیە مناڵەکانیان نابێت لە ماڵەوە بێ بەتەنیا
بۆیە ئەبێت هەر لە دوای مەکتب بەشێکیان پێ هەیە پێڵەن ئەسەفۆ ئەوە پارێکی زۆرە بە تایبەتی بۆ دایک و باوکانی کە مناڵیان دووسەیەک مناڵیان دووسێ مناڵیان هەیە بۆیە ئێمە زۆر تێداگیریەکەین لەسەر ئەوەی کە ئەبێ ئەو دوانیۆڕوانە بێ بە خۆڕایی بۆ نمونە ئەبێ مناڵی نەرویجی بیر لە خواردن نکاتەوە کە تا ئێستا ئێمە خواردنمان لە خوێندنگاکانان نیە ئەمانەوەی مناڵ کاتێک ئەچێ بە مکتب خواردن ئامادە لەبەرەوەی لە ماڵەوە خواردنێنن ئێمەش ماوای ئەبێ هەموو مناڵی وەکو یەک خواردن وەرگێرە سەڕای ئەوەش پێچکە لە پەروەردە زۆر کار بەوە ئەکەین کە ئەبێ ڕێگەڵبانەکان حەقی ئەوەی هەبێ لەبەرەوەی ئێمە ساڵانە پارەی جادە ئەین ئەبێ ئەو ڕێگەڵبانەوە چاکرا بن کە سارەکانمان ئەزێت نەیە کە خەڵک بە ئاسانی بڕوات دوای ئەوە ئێمە زۆر ئیش بۆ وەزارەتی تەندروستی ئەوانە ئەبێ زۆر زۆر باش بێ خەڵکی نەرویج زۆر شتا ئیتر پێویستی بەوە نەبێت کە چووە خەستخانە چووە شوێنە تایبەتەکان کە سەر بە تەندروستیە بتوانین نەتوانێت بە باشی چارەسەرکرێ. ڤیان خان کۆتا پرسیارەکەم ئاگاداری کە لە ئێستا ئێمەش لە بەردەم هەڵبژاردننی پێشوەختی عراقداین بانگەشە دەستی پێ کردووە و ئامادەکاریش هەیە دەمێ بزانم جیاوازی هەیە لە نێوان بانگەشی هەڵبژاردننی سوید و هەرێمی کوردستان یان خۆت عراق نەرویج ببوورە دەمێ بزانم جیاوازەکان چۆن و لە چیە؟ زۆر جیاوازە لەبەرەوەی ئێمە کە لە وڵاتێکی دیموکراتی هیچ شتێک زۆرت لێ ناکە کە تۆ ئەبێ ئەوە بکەی ئەنجا لە فکری بەکاندی جاری پێشکاندیتکردن بۆ نمونە ئێمە من خۆم زۆر دوورنزیک ئاگادارم لە زۆربەی وڵاتە شەقەکان هەر باسی کوردستان نەکەین ئەبێ ئافرەت بەو مەرجانە بێ ئەنجایەتە بێشەوە بەس لای ئێمە بتوانە و هیمەتی خۆت ئەمە لە ڕوویەکەوە لە ڕۆکەی ترەوە ئێمە هەڵمەتی هەڵبژاردن ئەبێ لە ژێر چاودێری حیزبەکەی خۆمانابین ناتوانین لە خۆمانەوە هەرێکە بڕە بەلایەکە و شتێکە لە ئێست لە سەرەتایی لە سێ هەفتە پێش ئێستاوە ئێمە لە بەرەوەی شەمان کارمان نییە هەموو شەمەیەک هەموو حیزبەکان لە ناوشاری شارەکەی خۆمانە هەمووی بە پێی شارەکانی خۆیان هەموو حیزبەکان وەکو پێشوازیێک لە خەڵکی شارەکەی خۆیان ئەوەستین هەر یەکە ئاڵای خۆی هەڵاوە خێمەی خۆی هەڵاوە بە خێراتنی خەڵکە کات پەیڕۆگرامی خۆی هەیە و ئەیاتە خەڵکانی شارەکەی خۆی بەبێ ئەوەی زەخت و بە قسەیەکی خۆش و لە لای منەوە پارتی چەپەکان هەیە لەولاوە پارتی کەپیان ئەڵێن ڕاستەکان ئەوە هەیە یعنی بە شێوەیەکی ئازادە لە شێوەیەکی چاو زۆرداریەک و هەڵپە و نازانم شتێکی وانە کە بە شێوەیەکی مادی تۆ تەشجیعکرەی دەنگم پێ بە بۆی من ئەوە بۆکە نا باسەوە زۆر جیازە. بەڵە ڤیان خان سپاس کە لەگەڵمان بووی سەرکەوتوو بیت. پشی سپاس بەس حەزمەکە چاڕۆنیت بەمێ بۆ ئەوەی کوردانی نەرویج بەڕاستی من زۆر سوپاسی کوردانی نەرویجەکەم بەبێ جیاوازی هەر چاپارچەی کوردستان ئەم خولەی هەڵبژاردن زۆر بە کوردێکی شۆڕژگەڕێوار هەمووی هەوڵەیە کاندیدە کوردەکان کە من و هاوڕێکی ترمە هەڵبژێرێ بەبێ ئەوەی گوێ باتە سەر ئەوەی کە ئەمە سەر بەکوێ بەشی کوردستانە خەڵکەکەش وشیارە خۆی ئەزانێت کە پێویستە کورد هەبێ لە ناو پەرلەمانی نوێژە شەر نییە من بڕۆمە پەرلەمان بەڵام دەنگی من لە حیزبەکەی خۆمە ئەگاتە پەرلەمان بۆیە هیوادارم هەڵبژاردنێکی باش بێ و کوردەکانی نەریج بتوانن دەنگی خۆیان بن بە هەر شێوەیەک بێگرنگ ئەوەیە دەنگ بن چکە دەنگی تۆ گرنگی لە وڵاتێکی بێگانەیە ئەگەر بۆ منیش نەبێ بۆ پارتێکە باوەڕی پێەتی بۆیە هیوادارم هەمووی دەنگ بن و دەنگ بن بە پارتی سۆسیالیستە کوردەکان. یان ئەحمەد سەید حەمەلاو زۆر سپاس کە لە وڵاتی نەرویژەوە لەگەڵماندا بووی کە کاندیدی پارتی چەپی سۆسیالیستی نەرویژیە بە هیوای سەرکەوتنی. دەست خۆش سپاس بۆ ئامادەبوونت.